سڵاوتان لەبێت و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پەرزانەرەکەی خۆتان چارە لەگەڵ قیژەیە و مناڵەیە کە لەوەچە لەگەڵ دایکی هاتبێت بۆ شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کۆمەڵەی نەخۆشیەکانی مێشک و دەمار لە کوردستان لە هۆتێل گران میلینیۆم شاری جوان لە شاری سلێمانی لە خزمەتتانەی کە وەک بەڵێنمان پێدا بوون لەسەر داواکاری لیژنەی بەڕێوەبەری کۆنفرانسەکە کۆمەڵێک بەرنامەی تایبەتتان بۆ بکەین بۆی کە بزانین ئەو بابەت و باسانەی کە لەم دیدارە زانستیانە بەڕێوەچێت چین و سوودیان بۆ کۆمەلگای ئێمە چییە و ئەو بەرەزانەی کە لێرە وانی زانستی پێشکەشەکەوانەکان دەربارەی چییە و جگەلەوەش دەربارەی کۆمەڵێک بابەت پرسیار و وەڵامەکەین کە بە تایبەتی ئەم بەرنامەمان زیاتر دەربارەی نەخۆشیەکانی مێشک و دەماری مناڵانە بە سوپاسێکی زۆرەوە خزمێکی خۆم کە جێگەی سەربڵندی هەمومانە پرۆفیسۆری ئەدەر دکتۆر ئیبراهیم خەسراوجاف میوانە دکتۆر گیان بەخێر بێت زۆر سپاس دکتۆر پاجارێ واز لە کۆنفرانس و واز لە هەموو شتێک بێنی با لە خزمەتێکەوە دەست پێ بکەین جەنابە جافی کوێی من جافی مکایلی پێمان مکایلی منطقەی هەڵەبجە و شارە زور و ئەو منطقانەیە بەگزایی ئەو کوێمە ڕەشە جافی ڕەشە جافی باشە دە زۆر باشە جافەڕەشکەی پێڵێنێمە جافەڕەشکەی پێڵێن لا ئێوە جافەڕەشکە چونکە زاف زۆر بڵاوە لە منطقەی پشدەر و ڕاپەڕین و ئەمە دەشتی بیتوێن و ئەوانە هەمووی جافی زۆرە یعنی وەکە مامچوخا بە سەرۆک عشیرەتی خۆیان نەزانن کە بەڕاستی ئێمە شەر برا گەورەمان ئێمە قەولێکمان هەیە ئەڵێن ئێمە جافین سینە ساف ئەم سینە سافێش ماوەی لە کردو کە حەز لە خزمەتکردنی خەڵک جەنابەت تا ئەو شوێنەی کە ئاگادار بووم بەرزترین پلەی زانستیت هەیە لە بابەتی نەخۆشیەکانی مێشک و دەماری مناڵانە و ئێستا نازناوی زانستیت ڕاوێژکار یان کۆنسڵتان بە زمانی ئینگلیزی و تا ئەم کۆتاییانەش تاکە کەس بوو کە لە وارە ئیشتەکە زانام ئێستا چەند کەسێکی تر بە سوپاس و هاتوونەتەوە کە خەرێکی خزمەتن لە هەمان بوارە حەزەکەم بزانم وەکو کوڕەجاف و دکتۆرێک لە بواری خزمەتکردنی نەخۆشیەکانی مێشک و دەماری مناڵانە لەکوێ ئیشەکەیت و چیان بۆ بکەیت بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ ئەو چاوپێکەوتنەتان و سوپاس بۆ ئەم دەرفەتەش کە کۆمەڵەی پزیشکی مێشک و دەماری کوردستان ڕەخساندوێتی بۆی چاومان بەیەک بکەوێ بەڕاستی ئێمە من بۆ ماوەی 15 ساڵە چێت تا ڕادەیەکی زۆر توانم بڵێم تەفەڕغم کردەوە بۆ مەسەلەی مێشک و دەماری مناڵان شان بەشانی نەخۆشیەکانی دیکەی منداڵان چکە بەڕاستی دکتۆری مێشک و دەمار یا دکتۆری هەر بوارێکی پسپۆڕی ورد دەبێت یەکەم جار لە بواری پزیشکی ئەو مناڵە شارەزا بێ بە شێوەیەکی گشتی ئەجا بچێت خوڵ بێتەوە بچێتە بوارێکەوە و لەوەیە زیاتر خوڵ بێتەوە من دەوری 15 ساڵە خەریکی ئەم کارم و لە دوو سنتەر ئیشەکەم یەکێکیان سنتەری ڕاهێنانی مناڵانی چوارباخە پێڵێن CRC کەم سنتەرە لە زۆر کۆنەوە منیشم پیا کردووە لە نەوەتەکانەوە 95 و 96وانە کە ئەو ساتە طبعاً ڕێکخراوی ئەکۆرن هەبوو ڕێکخراوێکی بیانی بوو و پاڵپشتێکی دارایی و ئیداری بەهێزی ئەو شوێنی دەکرد بەداخەوە ئەم ڕێکخراوە کە دەستی لە کێشایەوە تەسلیمی تەندروستی کرا یعنی پێشکەوتنێکی زۆری بەخۆیەوە نەدیوە لەو بوارە بەڵام ئێمە لە بوارێکی تریش من سنتەرێکی تر کار دەکەم کە پێی دەڵێن سنتەری نەخۆشیەکانی پەرکەم و مێشک و دەمار لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵان لەوێ نزیکەی 1200 مناڵ چاکە نەخۆشی پەرکەمیان هەیە واتە گەشکە ئەگرن سەرعیان هەیە جا هەندێکیان هەیە ئیفلیجی مێشکن هەندێکیان هەیە نەخۆشی میتابۆلیزمن هەندێکیان هەیە هەر هۆکارێکی تر بێ لای من چارەسەر وەردەگرن بە خۆڕایی و خۆشبەختانە حکوومەتی هەرێم بەشێکی و بەشێکی زۆری حکوومەتی بەغا دەرمانەکانیان بۆ ئەنێرێ و ئێمە دابەشێکەین بەسەریاندا و متابعی بەدوەداچوون بۆ منداڵەکان دەکەین تا بزانین کاریگەری خراپی دەرمان لە سەریان دەردەکەوێت دەرناکەوێت و چەندیان باش دەبن چەندیان باش نابن خۆشبەختانە من ئەمڕۆ توێژگەنەوەک لەسەر ئەوە پێشکەش دەکەم کە ئایا چۆنیەتی وەرگرتنی دەرمان لەلایەن ئەم جۆرە مناڵانەوە چۆنە ئایا لە ئاستێکی پێویستدا یان نا جەنابی دکتۆر من ئەبینم کە لێرە ئەمڕۆ سەعات 4:30 بۆ 4:45 بابەت زانستیەکە پێشکەشەکەی توێژینەوە زۆر پێوەی ماندوو بوو بەڵێ جا توێژینەوەکە نووسراوە factors affecting drug complication among epileptic children in سولەیمانی بکەم بە کوردی بۆ خەڵک ئەو هۆکارانەی کاریگەری دەکەنە سەر یان drug compliance کاریگەریەکەن سەر پابەندبوون بە بەکارهێنانی دەرمانەوە لەلایەن لەو مناڵانەی کە گەشکیان هەیە لە شاری سلێمانی دەمەوێت
ئەوە بزانین ئەم توێژینی کە بەڕستان پێشکەشیەکەن سامپڵەکە نمونونەکە لە چەند ناڵ وەرگیراوە لە 300 مناڵ وەرگیراوە بەڵێ. توێژینەوەکە ساڵی 2010 کراوە بەڵێ. ینی ئێستا نیە ئێستا ڕەنگە وەزعەکە بە جۆرێکی تر بێت دروستە بەڵام هەر هەمان توێژینەوە من هەر شخصی خۆم جارێکی تر لە ساڵی 2010 کردومە بەڵێ ئێستا زۆر شتم بۆ دەرکەوتووە کە لە ماوەی ئەم 8 ساڵە گۆڕانکاری زۆر ڕوویداوە لە شێوازی چارەسەرکردن و گوێڕایەڵی نەخۆشەکان بۆ پزیشک و بۆ دەرمان و پابەندبوونیان بە دەرمانەکان باشە بەڵام لا یەزال و بەردەوام هەندێک پابەند نەبوون هەیە وەک ئەوەی لە توێژینەوەکە باسی دەکەم تقریبا لە 127یان پابەند نین یعنی یەک لەسەر چوارێن بەڵێ بەڵام سێ لەسەر چوارێن کە باشە پابەند بەڵێ پابەند نییە بە خۆی ئەوەی کە ئێمە با بڵین تارگێتمانە یا ئامانجمانە کە پابەند بن لە 170یە ئێمە لە 173مان پابەندە یعنی ئێمە لەسەر و ڕێژەی لەسەر و ڕێژەی چاوەڕوانکراوە شتێکی زۆر باشەوە بە مەقبولدا ئەندرێ لە هەموو دێنە بە پەسەنددا ئەندرێ بەڵێ خۆشبەختانە ینی دیارە خەڵکەکە تا ڕادێک بە قسەمانەکە و گوێڕایەڵە بۆیەوە ئەو ڕێژێ بەرزە بەڵام هەندێک هۆکار هەبوون کە من لە بواری توێژینەوەکە بۆم دەرکەوت کە ئەوانە هۆکار بوون کاریگەر بوون لەوەی کە نەخۆش پابەند نەبێ جا لێرە من باسی ئەوە کەم ئەو هۆکارانە چین وە بێ هەوڵ دەین ئێمە ئەو هۆکارانە نەیەڵین بێت چاکیان بکەین بۆ ئەوەی ڕێژەی پابەندبوون بەرزتر بکەینەوە دکتۆر لە هۆکارەکانە جگە لە مەسلەی زانستی کە ئێستا لەم چەند ساڵی ئەخیرە لەم 25 ساڵی ئەخیرە زانستی زۆر هەوڵای ئێژە سەرەوە بکە لە دێر زەمانەوە ئیمامی عەلی ڕەزای خوای لەسەر بێ فەرموویەتی لەو کانە الفەقر رجلا لقتلته ئەگەر هەژاری پیاوێک بووە دەمکوشت بێگومان لە دوای توێژینەکانی مایکل مارمۆتیش لە وڵاتی بەریتانیا زۆر کار لەسەر هۆکارە کۆمەڵاتیەکانی نەخۆشیە جەستەیەکانە کرێکە هەژاری بە باوترین هۆکاری نەخۆشەکان داهاندرێت لە مەسەلەی پابەندبوونیش دە بەکارهێنانی دەرمانە هەژاری دەرکەوتووە کە هۆکارێک بەبووی کە خەڵک پابەند دەبێت بەڵێ ئەو خاڵی یەکەمە یعنی توانین بڵێن گەورەترین هۆکار بوو سۆشیۆ ئۆکۆنۆمیک ستیت یعنی باری ئابووری و کۆمەڵایەتی خەڵک و ئەوەی کە بەلێ سەرنجی منی زۆر ڕاکێشە ئەم توێژینەوەی ئەم جارە لەگەڵ کۆنەکە یەکجار وانە بوو یعنی هۆکار نەبوو باری ئابووری ئێستا بۆ بە هۆکار ئەوش نیشانەی ئەوەیە کە باری ئابووری خەڵک بە شێوەیەکی گشتی بەرەو خراپیە و بە تایبەت ئەو مناڵانەی کە نەخۆشی پەرکەمیان هەیە لای ئێمە عیلاج وەرەگرن چکە بۆ هەندێک جار عیلاجەکە نامێنێت لە نەخۆشخانە بە خۆڕایی بیان دەیت بێ لە دەرەوە بیکڕن و ئەمەش لە دەرەوە گرانە یعنی خێزانەکە پێی ناکڕێ کە پێی نەکەڕا ئەبێتە هۆی ئەوەی کە پابەند نەبێ بە دەرمانەکەەوە ئەبێتە هۆی ئەو چکام دەرمانانە وەکو نەخۆشی تر نییە کۆرسی تایبەتی خۆیان هەیە نابێ یەک ڕۆژیش یەک ژەمیش ئەو مناڵە لەو دەرمانە داببڕێ بە هەر هۆکارێ بێ دکتۆر تێگەیشتین لەوەی کە کۆمەڵێک هۆکار هەیە بۆی کە خەڵک دەرمان بەکار نەهێنێ باوترین و دیارترینیان مەسەلەی هەژاریە بەڵام ئەگەر بەراورد دێ بکەین لە نێوان مەسەلەی پەرکەمە لەگەڵ جڵتەی دەماخە ئەویان لە عڵقی پێشوو لە گەورە ساڵانە زۆر لەگەڵ دکتۆر زانا و دکتۆر شوانە باسمان کرد هۆکارەکانی جڵتەی دەماخ تا ڕادەیەک زانراون 100% نەزانراون کە جەناب لە من شارەزاتریت جگەرە کێشانە زیادە ڕێویکردنە خواردنەوەی ئەلکۆهۆل نەجوڵان قڵەوی جگە لەوەش نەخۆشی درێژخانەکان ئەگەر کۆنتترۆل نەکرێن شەکرە و زەخت و تاکو کۆتایەکەی واز لەو بێنین کە چ نەخۆشیێک باوە لە منداڵان لە مێشک و دەمەڕ بەڵام بابەتی پەرکەم کە بابەتی توێژینەوەکەی بەڕێستە گەشتکە بۆچی مناڵ تووشی گەشتکە بێ بەڵێ ئەمەش لە 168.8 یعنی ئەکاتە دوو لەسەر سێ نزیکەی هۆکارەکەی نەزانراوە هۆکاری نییە تا ئێستا هۆکارەکەی نەزانراوە ئەمە هەر لە کوردستان لە هەموو دنیا وایە لە هەموو دنیا ئەوە هەموو دنیا وایە هۆکارەکەی نەزانراوە بەڵام هەندێک سەرچاوەی تازەی پزیشکی ئەڵێ ئەمانە هۆکارەکەیان بەشێکی زۆریان هۆکارەکان بریتە لە هۆکاری بۆ ماوەیی یاخود هۆکاری جینی ئەگەر بێت و ئێمە فەحسی جیناتیان بۆ بکەین ئەمانە بەشێک ئەمە کەمە بێتەوە ئەم ڕێژەیە بەشێکی دەرەچێکە پێ ئەڵێن جینێتی ئەپیلپسی واتە پەرکەمی جینی کە هۆکار جینێکی تایبەتی هەیە کەسە ئەبێتە هۆی پەرکەم بەڵام نسبەتێکی زۆری لەو بابەتەیە نسبەتێکی بریتێ لەوەی کە مناڵەکە بە زگماک مەسەرەن دروستبوونی مێشکی تەواو نییە لایەکی جوان دروست نەبووە یا مەسەر ئەو گنجانەی کە لە مێشکی مرۆڤدایە ئەو گنجانە دروست نەبووە مێشکی لووسە یاخود مەسەلەن ئاوبەندی سەری هەیە ئەو ئاوەی کە لە ناو مێشکا هەیە پێ ئەڵێن شلەی دڕکەپەت و ئەوانە ئەو ئاوە زۆر کۆ ئەبێتەوە بەهۆی جیرانی سوڕانەوەکەی و زۆر هۆکارتر هەندێکی هەیە میتابۆلیزمەکە بە زۆری لەناو ئەوانە ڕۆدات کە خزمن زەواجەکەن هاوسەرگیریەکەن هەندێکی تری هەیە کە بەڕاستی
لە کاتی لەدایک بوونا مناڵ ئۆکسسیجین ناچی بۆ مێشکی و هەموو چۆنە بێ بەهۆی ئیفلیجی مێشک لە هەمان کاتابێ بەهۆی پەرکەمیش. یعنی هۆکاری زۆرەگە هۆکارەکانی دکتۆر ئێمە لە مەسلەی پەرکەمە جگە لە هۆکارانی کە بەڕێز زۆر بە باش لە ڕوو زانستی ئاماژەت پێدا لە ناو خەڵکا بە شێوەیەکی گشتی پەیوەندی نێوان تا بەرزبوونەوەی پلەی گەرمی و پەرکەم زۆرە بیست. بەڵێ ئەوە هەیە ئەمە بەڕاستی تا لێهاتن یەکێکە لەو هۆیانەی دەتوانین بڵێن باوترین هۆی کە لە 3 بۆ 5 مناڵ بەهۆی تاوە گەشکە ئەگرن. ئەمە پەرکەم نییە، ئەمە گەشکەیە، گەشکەی بە فەرقی دووشەکە چێ فەرقی زۆرە. پەرکەم نەخۆشیێکی درێژ خایەنە، ئەو کەسە تای هەبێت تای نەبێ هۆکی چۆکاری نییە. گەشتەکەی بۆیە دەگەر عیلاج نەخوا. بەڵام ئەوەی کە بەهۆی تاوەیە عادەتەن یەک لە سەرسێی ئەوانە بۆ جارێک دووەم یا سێەم تووشی گەشکە ئەبن بەهۆی تاوە. ئەگەنا یەک جار تووشە بنوتر توش نابنەوە زۆربیان. بۆی ئەمە تێکچوونێکی کاتی کارەبایەتی مێشکە کە بەهۆی تاوە ڕوویداد و هیچ زیانێکی نییە، زیان بە منداڵەکە ناگەێنێ عادەتەن و نابێت زیان ناگەێنێ وەکو پەرکەم نییە. پەرکەم ساگەر بێت و چارەسەری نەکەی لەوانەیە مناڵەکە پێی بمرێ، لەوانەیە بخینچێ کاتێک فرازاتێکی زۆر دەرەدا و هەناسەی گیراوە یاخود لەوانەیە مێشکی زەبری کاریگەر بخوا. ئەمانە جیاوازەکەیانە. دکتۆر لە مەسلەی پەڕینی نەخۆشەکە سەبۆن نەخۆشی شوک بەرزەفشاری خوێن کە کەسێک دەستنیشان کرا بە نەخۆشی هەتا بێ لەسەر دەرمان بێگومان چاکبوونی نییە، پەڕینی نییە. بەڵام بەراورد بۆ نەخۆشی شەکرا ئەکرێ بپەڕێ بە گۆڕنی ستایلی ژیان و پێشدا بەزان و هەندێک جار بە عملیات و کەەوە زۆر لە من باشتر لەو بابەتەیە شارەزان. لە مەسلەی گەشکە و پەرکەمە ئەو گەشکەی کە فەرموود لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمیان ڕوئایات هەر یەک جار و تەواویتر نەدەسینەوە. ئەوەی زۆربەی ناڵێن هەمووی یعنی ئەڵێ ئەگەر یەک جار بوو احتیمالی دووبارە بوونەوە یاخود چانسی دووبارە بوونەوەی ئەم حاڵەتە یەک لە سەرسی لە 100 بەڵام ئەگە بوو بە دوو چانسەکە بەرزەبێتەوە بوو بە سێ زیاتر بەرزەبێتەوە. ئەوەی لێرە من مەبەسمە بێڵم زۆر گرنگە بەلامەوەکو چۆن جەنابەت باست کرد کابرا هەتا مردن لەگەڵێتی بەعزێ نەخۆشی درێژخایەن. ئەمەش نەخۆشیکی درێژخایەنە، ئەبێ نەخۆش پابند بێ بە وەرگرتنی دەرمان زائیدەن هەندێشتی تر وەکو چۆن مەسەلەن پارێز هەیە بۆ نەخۆشی شەکرا، پارێز هەیە بۆ بەرزەفشاری خوێن و نەخۆشەکانی دڵ، بۆ ئەوەش ڕێوشێنی تایبەت دانراوە. ئەبێ و مناڵانەی کە گەشکیان هەیە جگە لەوەی کە دەرمانەکە ئەبێ دەرمانێکی کوالیتی باش بێ، ئەبێ بەڕێک و پێکی وەرگین لە کاتی خۆیان و ئەبێ دۆزەکەی ئەو دۆزە بێ کە پێویستێتی، ئەبێ مناڵەکە لە هەمان کەدا ئەویش کوالیتی ژیانی باش بێ، ئەبێ شەو ڕۆژی بەلانی کەمەوە 10 سەعات خەوی هەبێ، نەک دانیشێ بە دیار مۆبایل و ئایپاد و ئەوانەتانی وی شەو. ئەبێ هەوڵ بات حەدی ئیمکان شیرینی و مادەیەکە کافاینی تیاابێ کەم بخوا وەکو چاقاوانە چونکە ئەمانە دەرکەوتە وریژێنەرن و ڕژێنەری مێشکن. ئێمە زۆربەی دەرمانەکان هێورکەرەوە و ئارام بەخشن بۆ کارباتی مێشک. ئەوانە دەبێ هەموو پێڕەوی بکە زائیدەن ئەنجا دەرمانەکە بەڕێکوپێکی بەلانی کەمەوە بۆ ماوەی 2 ساڵ. بۆ ماوەی 2 ساڵ لێرە زۆر لە بینەرانی بەڕێز لەم مۆزوعەتێ ناگەن یا توشتیوە بن ئەڵێمە 2 ساڵینێ کەچی دکتۆر لە هەر بێرێ ئەبێ 2 ساڵ مناڵەکە گەشکە لی نەیابێ فری بێ، یعنی بە دەرمانەکەەوە 2 دانە ساڵی نەیابێ، ئەوەیش بە مەرجێ مناڵەکە مناڵێکی نۆرمەڵ بێ مێشکی، یعنی مەسەلەن شەل لە دەماغ نەبێ، مەسەلەن تەخەل بیرکۆڵ نەبێ، ئۆتیزم نەبێ، نازانم ئەنواع و ئەشکاڵ یعنی هۆکاری نەبێ، ئەو بەندی سەری نەبێ، گرەی وەرەمی نەبێ. ئەمە لەم حاڵەتانە ئەبێ بە درێژایی ژیانی ئەو عیلاجە وەرگێ. کەواتە ئەو مناڵانی کە خاوەن پێداویستی تایبەتن و لە جۆرەکانی ئۆتیزمە، شەلل دەماغە، ئەوان بەبەردەوام هەتاوکو کۆتایی ژیان بەکارن. بەڵام ئەو مناڵانی کە خاوەن پێداویستی تایبەت نین کێشەیان نییە، دوای 2 ساڵ لەوەی کە فری بن کە نەیانگرتە بێ ئەو حاڵەتە ئێمە دەرمانەکە کەمەکەینەوە و ئەیبڕین لیان بەڵێ چاودێریان دەکەین بەعزێکی زۆر کەم لەمانە لیان هەڵەیاتەوە کاتێک کە دەرمانەکە ئەبڕی و بەعزێکیشی نەخێر ببڕای بڕ لە کۆڵی بێت. جەنابی دکتۆر ئەمە پرسیاری وە بکەم ئاماژەت بۆدا کە دەرمانی کواڵیتی بەرز زۆر گرنگە بۆ کۆنتڕۆڵی نەخۆشی. ئێمە لێرە وەستاوین ئەنواعی لێ 40-50 کۆمپانیای دەرمانی لێ ئەو دەرمانە کواڵیتی بەرزی کە لە وڵاتانی دنیا هەیە بۆ کۆنتڕۆڵی گەشکە و پەرکەم لە کوردستان هەیە؟ واللهی تەسەورەکەم هەبێ، بەڵام ئایا یعنی خودی ئەو دەرمانەیە ئێستا بۆ نمونە هەندێک دەرمان هەیە بەڕاستی گومانی لێکردی، مەسەلەن تۆ پێشتر یاوتە بە مناڵەکە هەر هەمان نەخۆشیە، هەمان جورعەت یاوەتێ، هەمان دۆز یاوەتێ، سێرەکەی وەزعەکەی کۆنتڕۆڵە. ئێستا
ئەو وەجبەیە گۆڕاوە مەسەن باش نمبەری دەرمانەکە گۆڕاوە جبەکەی گۆڕاوە یا زاری وایە کابرا شەریکەکە ئەگۆڕێ یعنی ئەمە شتێکی خراپە ئەمە بۆ هەموو دەرمانەکانی تر ڕەنگە جائز بێ بەڵام بۆ نەخۆشی پەرکەم نووسراوە لە BNF تازەیە ئەڵێ ببورن BNF بریتە لە ڕێبەری بەریتانی بۆ نووسینی دەرمان بەڵێ دکتۆر بریتش ناشنا فۆرمولاری ئەڵێ بە چ مارکەیەک دەست پێ کرد بە چ شەریکەیەک هەر بەو شەریکە یا بۆ مارکەیە بەردەوام بە هەتا کۆتایی چکە مناڵەکە مێشکی مناڵ ڕایەت لەگەڵ ئەو نسبەتەی کە لەو جۆرایە لەوانەیە مەسەلەن وەکو بیستومە من لە هەندێک لە مندوبەکان باسیەکەن ئەڵێن مەسەلەن فلان هەر دەرمانێکە برێ بۆ کوالیتی کۆنتترۆل شەر نییە لە 100 بێ ڕێژەیان هەیە لە 90 لە 180 نازانمە تا لە 100 چەندیە ئەگەوی تا بۆ ئەوان بە دەرچوودای ئەنێن بەڵام ئایا دەرمانێک کە لە 100 یا لە 190 مادە کاریگەرەکەی تیاابێ وەکو دەرمانێک وایە کە لە 160 تیا بێگومان کەواتە بە چ براند دەست پێ کرد بەو براندە دەست پێ بکەی هەر بەوەش بەردەوام بی بەڵێ دکتۆر لە دەرمانەکانە ئێمە بە شێوشی گشتی لەو نەخۆشانەی کە پەرکەمیان هەیە و بە درێژای ژیانە لەسەرم بابەتابن و بڕێکی دیاریکراویشان لاوانێ بڕێکی زۆریشان خاوم دەستی تایبەت بن لەبەری کەم دەرمان ڕۆژانە پیانە درێت بە شێش گشتی شکریان تێکرێ بۆی کەم ناڵەکە حەز لە خواردنی بکات بەڵام ئەوە میژۆک پزیشێکی دەمودانە خاتە بەر ئەرکیشی قوسۆ چەند جارێکیش دەواڵمان کردو بەیەکەوە کە بەداخەوە پێویستەکە دوای دانیان هەڵپێشینیان لەژێر بێوشکاری گشتی چاشی بکەینەوە ئەمێ بزانام ئەو دەرمانانەی کە بۆ چارەسەری گەشکە یان پەرکەم بەکارهێنرێت لە کوردستان دەرمانی بە شەکل بەردەستە هەمویان نا بەڵام توانین بڵین زۆربەی بەردەستە و ئەوەی کە زۆرینەی خەڵک کە زۆرینەی مناڵ لە سەرەتی بەردەستە بەڵام هەندێک جار ئێمە پێویستیمان بە جۆرە دەرمانێک گەبێ کە یعنی ئەو جێنەرەیشنانە نییە ینی پرۆداکتێکی تازەیە داهێنانێکی تازەیە بەڕاستی بەردەست نینەوانە بەڵام بە شێشی گشتی بەردەستن بەردەست نین چونکە گرنگ ئەوەیە ئێمە کرد ئەبێ میکێک لە مەرجە سەرەکیەکان ئەوەیە ئەبێ بە دەرمانێک دەست پێ بکەین دەرمانەکە always available هەموو کاتێ بەردەست بێ چونکە ناکرێتەوە مەسەرەن حەبەکەی لێبڕا پێش کەمێک فەرموود ناکرێت شەریکە کۆ بگۆڕێ بۆ شەریکێکی تر وەدارە ئەویشت دەست ناکەوێت دکتۆر بابەتی بەرزبوونەوەی پلەی گەرماکە لە باوترین هۆکارەکانی گەشتەیە کە باسی کرد کۆنتترۆلەکەی ئاسانە پاراستۆل یان پرۆفینەکەی بە مناڵەکە باشە بەڵام ئەوێ پرسیارەکەم ئەلێرایە مناڵێکی خواستە ساڵکە ئەوتر قۆناغەکانی گەشەی مێشکان گرنگترە ئەو تەمەنە جانابێتپۆرەکەی جەناب ئەکرێت بە شاف لە بەردەستا بێ بە هەڵگرتن پێی هەڵگرێ مناڵەکە دایشی ئەکرێت بە شروع بیات یەم دوانیتر لە هەموو شتێک باوترە ناڵەگەر چیەسە بە لەزگەژ هاتووەمانە وەک پرۆفیسۆری شیاریدەر لە بواری نەخۆشەکانی مێشک و دەماری مناڵانە و پێشکەشکاری توێژنێکی زانستی لە بواری پەرکەمە یان گەشتکە ئامۆژگاریمانەکەی کە مناڵەکانمان لە چ تەمەنێکە لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمایە چ جۆرە پاراستۆلیان پرۆفینە بەکاربێنی جارە کامیان بەکاربێن پاراستۆلە پرۆفین وڵی پاراستۆل سەلامەتترە تاانی دەرکەوتووە دەرمانێکی سەلامەتترە بە تایبەتی لەو تایانەی کە لە دوای ڤاکسینەکان دروست دەبن ئەڵێ برۆفین زۆر باش نییە چووکە ئەوە پاراستۆلمان بەکاربێنی بەڵام لێرە گرنگ ئەوەیە بۆ ڕوونکردنەوەی زیاتری پرسیارەکەی جەنابێت دەرکەوتووە ئەوانەی کە گەشتکە ئەگرن دەرمانی تا جاری وا هەیە لە زۆربەی جارەکانە منعی گەشتەکە ناکە تەنها پلەی گەرمی بۆ ئەوەی مناڵەکە ینی وەزعی باش بێ و بێتەوە هۆش خۆی و ئەوانە ئێمە بە شێوەیەکی گشتی پێمان باشە پاراستۆل بەکاربێ و پاراستۆلیش بە ڕێگەی شاف بەکاربێ باشترە چونکە تۆ بەدەم لە ڕێگەی شروع یا قەترەوە کەیدی بە مناڵەکە تامی ناخۆشە یەکی تامی پاراستۆلی نییە کردبێ نازانێ کە مناڵەکە ڕشایەوە بۆی هەیە بەپەڕێتە سنگی بۆی هەیە شتی تریشی کە خواردووە ئەویش بێنێتەوە بۆی هەیە ئیتر مەعیدەی تێک بچێ یا نۆزیای هەبێ دڵ تێکەڵاتنی هەبێ و شیر ئەگەر شیرە خۆرە بێ شیر نەخوا تا ماوەیەکی زۆر یعنی سترێسی دروست دەکا بۆ خێزانەکە باشتر وای لە ڕێگەی کۆمەوە بدرێ بەڵام بە شێوەی دەرزی نەدرێ دەرزی بەڕاستی وای هەڵێ عادی بچین دەرزیکی تای لێبن چونکە دەرزی دابزاندنی لە پڕی پلەی گەرمی لەش دیسان وەکو بەرزبوونەوەی لە پڕی پلەی گەرمی لەش ئەبێتە هۆی گەشتکە کەواتە سەلامەترین ڕێگا شافا یاخود پەڕۆ و ئاوی سارد باشتری ساردی زۆر ئاساییە لە هەموو شوێنێک هەیە لە هەموو ماڵێک هەیە پارەی ناوێ ئەوەیە دەربارەی پەرکەم و بەکارهێنانی دەرمان لەو بەڕێزانی کە نەخۆش مناڵەکانی و نەخۆشیانە هەیە دو پەیامت چییە؟ بەڵێ دو پەیامی من ئەوەیە کە بەڕاستی دایک و باوک و کۆمەڵگەشت بە شێوەیەکی گشتی ئەم نەخۆشیە وەک نەخۆشیێکی
ئاسایی تێبگەن وەکو نەخۆشیی خراپی تێنە من بەداخەوە یعنی زۆر کوڕکچی گەورە هەن ئێستا کاتی خۆی نەخۆشی من بوون ئێستا ئازە بن یانەوەی هاوسەرگیری بکەن کاتێک بەرامبەرەکەی زانیوێتی ئەمە کاتی خۆی گەشتکەی هەبووە وازی لێناوە یعنی گرفتی کۆمەڵایەتی دروست کردووە هیوادارم دایک و باوکان ینی وەکو شەکر و بەرزەفشاری خوێن سەیری بکەین بڵێ وەکو نەخۆشیێکی ئاوا ئاسایی نەک وەکو نەخۆشیە کە ئەو کەسە مەسەرەن باری دەرونی تەواو نییە یا توانای عقلی تەواو نییە یان ئێمەگەر لە مێژوو سیرکەین زۆر لە زانایان هەبوو پەرکەمیان هەبوو زاناش بوون وەکو واللهی بزەوت لەبیرم نییە بەڵام هەن یعنی لە کتێبەکانە هەن بە سپاسێکی زۆرە بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئیبراهیم خەسرەوجاف ڕاوێژکاری نەخۆشەکانی مێشک و دەماری مناڵان و پێشکەشکاری بابەتێکی یان توێژینەوەیەکی زانستی لە شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کۆمەڵی مێشک و دەماری کوردستاندا شاری سلێمانی سوپاس ئامادەبوونت لە درێژەی بەرنامەکانمان تایبەت بە شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کۆمەڵی نەخۆشەکانی مێشک و دەمار کا کۆنفرانسێکی نێودەوڵەتی و لە شاری سلێمانی لە هۆتێل گراند میلینیۆم شاری جوان بەڕێوە دەچێت مەبەستمانە وەک دەستگای میدیای کورسات و بەرنامەی چارە بابەت و بۆ نەزانستێک بوو بژێزینەوە وە کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک بابەت و پێشکەشکردنی زانستی کە لەم کۆنفرانسا پێشکەشەکرێ بخەینە خزمەتی ئێوە و هەروەها بۆ مش فرسەتێکە کە ئەو پسپۆڕانەی کە لە ناو دەرەوە وڵات هەن میوانداریان لێ بکەین و بۆی کە بزانین چی هەیە کۆن چی هەیە تازە و زەمان لە چیایە و خزمەت گوزاری بۆ مناڵ و بۆ گەورە ساڵان بەتایبەت لەم کۆنفرانسا کە تایبەتە بە مێشک و دەمار چێکرێت و چی ناکرێت میوانەکەمان بریتە لە بەڕێز خات و دکتۆر شیلان عەبدوڵڵا بانەیی کە پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی مێشک و دەماری مناڵانە جێگەی خۆشحاڵێک ئاماژە بۆ بەم پاشەوەی کە خوێندنی دکتۆرای لە وڵاتی ئەڵمانیا کردووە و 13 ساڵ لەوێ وەک پزیشکاری کردووە خزمەتی کردووە گەڕاوەتەوە ئێستا لە کوردستان و لە شاری خۆمان خزمەتی مناڵانی خۆمانەکە یاخۆ بەخێر بێتەوە زۆر سوپاستانەکەم زۆر پێ خۆشحاڵم بەم دیدارە ئێمە خۆشحاڵترین جەنابتون نمونەی جەناب جێگەی سەربەڵندین بۆ ئێمە واکەن کە ئەوەی کە بە عەربی ئەڵێن دەست دنیا فیها خێر یعنی هێشتا دنیا خێریتی ئاماوە و ئێوەش نمونەی خێرن بۆی کە بتوان خزمەتی خەڵکی خۆمان وڵاتی خۆمان بکەن دکتۆر شیلان لە بەرنامەی ڕابردوو لەگەڵ دکتۆر شوان قسەم کرد ئەوش لە ئەڵمانیا دکتۆرای کردو لە بواری مێشک و دەماری گەورە ساڵانە و ساڵێک لەوێ کاری کردو و گەڕاوەتەوە بۆ ئێرە دەمەوێت بزانم دکتۆر شیلان پاش ئەوەی کە دکتۆراکەی لەوێ خوێندو و 13 ساڵ کاری کردو و دڵنیام تۆش پاسپۆرتی ئەڵمانیت هەیە خێرە دوایەوە هەمووی تۆ بۆ کوردستان من هەموو ڕۆژێک لە ئەڵمانیا کە ڕۆشتم بۆ ئیشکردن بەیانیەکەی هەموو ڕۆژە لە خۆم پرسیوە و پرسیارم کردووە تاکەی من بەم ڕێگایە بڕۆم ڕۆژێک هەیە بگەڕێمەوە کوردستان من جارێکی تر بە زمانی کوردی لە ناو خەڵکی خۆمانە بتوانم نەخۆش ببین و قسە بکەم زۆر جارۆک و خەوێکی لێ هاتۆ لە لام ئەو پرسیارە چەند لەوێ پێش ئەکەوی چەند لەوێ لە هەموو بوارێکە ژیانە زۆر جێگیرە و زۆر خۆشە و هەموو شتێک ڕێک خراوەکو هەموو ئەزانین کە ئەگاتە سەر خاڵێک دایما ئەو شعورەت هەیە کە تۆ ئەجنەبیت ئەوە هەتا بەڕاستی ناتوانانی ئینکاری لێ بکەین و دایمەش پێت خۆشە ئەڵێ خۆزگە ڕۆژێک هەبووە لە ژیانما بمتوانێت ئەم خزمەتەیە ئەم کاری لەم وڵاتە ئەیکەم بەشێکی کەمیشی بێ لە ناو کوردستانە بیکەم و لە هەمووشی خۆشتر ئەوەیە کە بە زمانی دایکە بتوانین قسە بکەین ئەمە پرسیاری وە بکەم لە دکتۆر شوانیشم پرسی لە دکتۆر زاناشم پرسی زۆر کە زانێ وابشانی بن کە وڵاتی ئێمە تاژین جەهەنەم و بەقەڵکی ژیان نایە و تا بەڕێز دەیەکێک لە پێشکەوتوترین وڵاتەکانی دنیاوە گەڕایتەوە بەڕاست چەندێکە گەڕایتەوە کوردستان من ساڵێکە لەم ماوەیە هەر بیرۆکەی وەرگرتۆ دەرباری ژیان لێرە خۆشە کە سوکاری هەر لێرە بۆ ئەو کاتی لە ئەڵمانیا شووی کوردستان چۆنە بۆ ژیان خۆشە هیچ شوێنە بەلای منەوە جەهەنەم نیە و هیچ شوێنێکیش بەهەشت نییە ئەگەر بینە سەر لایەنی باشێ و خراپیەکانی هەموو جێگایەک ئەتوانین ئەوەنە خاڵ لە ئەڵمانیاشا بدۆزینەوە کە خەڵک بێزارە لی گەر لە ئەڵمانیا بپرسی لەوانەیە گلەی لێ هەبێت لەوانەیە زۆر شت هەبێت لە ژیانیا وەکو ئەوە نەبێت کە ئێمە تەسەووری ئەەکەین بەڵام من ئێرە کە هاتوومەتەوە بەڕاستی پێشکەوتن لە زۆر بوارە ئەبینم و ئەمە شتێک نییە مجامەلی کەسیتیان ناکەم ئەمە شتێکە من ڕۆژانە ئەیبینمەوە مەسەلەن من لە ناو خەسەخانی مناڵانە کارەکەم لەوێ چەنەها دکتۆری گەنجی تیا هەیە باوەڕکەن یعنی ئەوەنە مستەوایان بەرزە ئەوەنەم پێخۆشە کە ڕۆژانە بەو مۆتیڤیشنەوە بەو هەموو تموحەوە یان بەرەو ڕووم نەخۆشێک باسەکەن وازانم هەموو ڕۆژە جائزەیەک وەرەگرم یان کە لە ناو سلێمانیە لە ناو خەستەخانەکانە کە بە خۆڕایی ئێمە چارەسەری هەموو نەخۆشێکەکەین کە نەخۆشێکی تۆزێ خراپ کەیسێکی مەسەلەن ئیلتیهابێکی مێشکی هەیە کە زۆر خەتەرە و لەوانەیە بمرێ ئەگەر فریای نەکەوی ئەیبینم ئێمە چارەسەرمان کردووە
و کە گەڕاوەتەوە لامان دایکەکە بە زۆر بەدڵی خۆشەوە هاتوتە ژوورەوەڵێ مناڵەکەم وەکو پێشتری لێ هاتوتەوە یعنی ئەوە هەموو ڕۆژێک کە منی بینمەوە ئیسپاتە بۆم کە لە ناو سلێمانیشە شتی باش زۆرە و چارەسەرەکان بەو ڕەشبینیە نییە کە زۆر جار گۆمان لێ ئەوێت. بادام بابێنە سەر پسپۆرەکەت و کارەکەت و یینەوە سەر باسی کۆنفرانسەکەش. نمونەی ئەوە تێناوەکە مناڵێکتان بینیوە و ئیلتیابی مێشکی هەبوو دەرمانتان ناوەتێ و چاک بۆتەوە سوپاس بووەوە سوپاس بۆ ماندووبوون و ئێوە ئەو پزیشکە گەنجان و ئەو کارمەندە گەنجانی کە لەگەڵ ئێوە کارەکە بە جەنابیش هەر گەنجیت بەڵام ئێوە گەنجترن. هەر بەڕاست ئەو دەرمانانی کە بۆ مناڵێکە یان زیاتر لە مناڵێکە هەوکردنی پەردەکانی دەوری مێشکی هەبووە ئەو دەرمانانێکە لە سەیدەلەکان و لە بازار هەیە خۆت لە ئەڵمانیا هێناوتە تواتە بۆ مناڵە توتەها بەمە چاکدێتەوە. وڵی ئێمە دائیمە هەوڵین من خۆم وا ئیشەکەم لە ناو خەسەخانەیە کەمترین پارە لەسەر نەخۆش بکەوێت لەبەرەوە بەلای منەوە گرنگەوەیە کە ئێمە ڕێگەی زانستی ئیشەکەمان بەرینە سەر وەک لەوەی هەوڵ بم بزانم ئەم دەرمانە لە کۆ کڕاو بە چەند کڕاو لە چ وڵاتێکەوە هاتووە و ئەوەی من تا ئێستا کردوم تەجروبەم هەیە لەگەڵی دەرمانەکان ئیشەکەن. یعنی کەواتە دەرمانەکان خراپ نین دەرمانەکان شتی باشی تیا هەیە کەوات ئەگەروانە وایە ئیشی نەئەکرد من لەسەر ئەو ئەتوانم بڕیار بەم نەک لەسەر ئەوەی کە بە زۆر نەخۆشەکان بنێرم بڵێم نا ئەگەر تۆ لەم شەریکەیە دەرمانم بۆ نهێنی یان ئەگەر تۆ لە ئەوروپاوە دەرمانەکە و نەهێنی تاکید بە چارەسەری مناڵەکە و ناکرێت من قەت بۆ مەبدەئەوە ئیش ناکەم بعد بە تایبەتی لە ناو خەسەخانەیە چکە خەسەخانەکان نەخۆشەکانی کێن سەردانمانەکەن بەداخەوە باری ئابوووریان خراپە ینی ئێمە بێ ئەومان بیر نەچێت و هەتا بتوانین ئەبێ ئێمە هەوڵ بین کەمترین تێچووی تێچێ بۆ نەخۆشەکە هەممانەوە و هەم دەرمانەکانی کە بۆی بەکار بەڵام هەتاکو ئەو شوێنەی کە بە ڕێزی ساڵێک لێرە کارەکەیت ئەبینە ئەو دەرمانانەی کە لێرە هەنوو نەخۆشخانەکانە بەبێ بەرامبەرە درێ بە هاونیشتیمانیان و هاوڵاتیانی خۆمان ئیش ئەکەن و لە دوای ڕەزامەندی خوا شیفاە بۆ مناڵەکانیش. تا ئێستا من هەم دەرمانەکانی کە ڕۆژانە بۆ حاڵەتی کتوپڕیاومانە هەم ئەوەشی کە بۆ درێژخایەنەکان ئەین هەموو ئەو مناڵانی دەرمانیان هەیە مەسەرەوەی نەخۆشی گەشتکەی هەیە دەرمانی درێژخایانی پێویستە من ئایان بینمەوە چکە بەردەوام ئێمە لە فڵۆ ئەپین مەسەرەن دوای هەیە دوای مانگێ هەیە دوای دوو مانگ یعنی تا ئێستا مەگەر نەخۆشیەکە خۆی خراپێت یعنی حاڵەت هەیە نەک لە سلێمانی لەوانێ لە ئەوروپاشە دەرمانەکان ئیش نەکا لەسەری ئەوەیان کەس ناتوانێت دەسەڵاتی هەبێ بەس من ئەوەی بینیومە تا ئێستا دەرمانەکان گلەیم نییە لی زۆر باشە. دکتۆر پێشەوەی کە جەناب تەشریف بێنی لە خزمەت پرۆفیسۆری ئایدر دکتۆر ئیبراهیم خەسرەوجافە زۆر بە وردی باسی گەشتکەمان کرد و زۆر بابەتمان تاوتوێ کرد لەگەڵ جەنابیانە حەزەکەم لەگەڵ جەنابتە هەندێک بابەتی تر تاوتوێ بکەین بۆی کە لە خەرمانی زانیارەکانی جەنابتان شتێکمان دەست بکەوێت. لێرە ئەبینم کە ئەمڕۆ بەڕێستان لە کاتژمێر 4:45 تاواکو کاتژمێر 5 توێژینەوەیشی یان بابەتێکی زانستی پێشکەشەکەن نووسراوە ئینفەنتال سپازم. سپازم کرژبوونە و ئینفەنتالیش مناڵی کۆرپەیە ینی کرژبوونەکان لە مناڵی کۆرپەدا. ئەم بابەتە توێژینەوە کە ئەنجامتان داوە یاخود بابەتێکە لە کتێب هەڵەنتان ئەنجاوە و ئەیکەن بە بابەتێک و پێشکەشیەکەن. ئەم بابەتە یەکێکە لە بابەتە نەخۆشیە زۆر گرنگەکان بۆ هەموو دکتۆرەکانی پزیشکانی بەعام هەموو مێشک و دەمار و بە تایبەتی مێشک و دەماری مناڵان و لە هەمان کاتە دکتۆری مناڵان هەمووی ئەم بابەتە من خۆم توێژینەوە هی خۆم نییە بەس چکە توێژینەوە لەم بابەتەیە لە دنیاە بەداخەوە زۆر تایبەتە و تا ئێستا چەند توێژینەوەیەک هەیە کە گەورن یەکێکیان هینی هەموو وڵاتانە بەیەکەوە ئینتەرناشناڵە یەکێکیان هینی بەریتانیایە من هەوڵەیەم لەم محازەرە کورتەیە باسی نەتیجەی چارەسەرکردنی ئەم جۆرە گەشتکەیە کە جۆرێکی قورسی گەشتکەیە و لە دوایە ئەبێتە سەبەبی ئەوەی کە لەوانەیە مناڵەکە تووشی ئفلیجی مێشکی بکە تووشی دواکەوتنی قسەکردنی تێگەشتنی لە زۆر بوارەکانی ژیانە عەزێتی بە چکە تا چەند ساڵانێک ئەگەر سەیریکەین ئەم نەو جۆرە گەشتکەیە کە باس کراوە و یەکسەر وتراوە مناڵەکە دوایی معاوق دەرەچێت کەم ئەندام ئەبێت ئێستا گۆڕاوە بیرکردنەوە کە تایە ئێستا بەپێی ئەو دەرمانانە و بەپێی زوو ئیشکردن لەو بوارەیە دەرکەوتووە کە ئەگەر بڕیارەکە و لە کاتی خۆیان ڕاست بێ و جۆری دەرمانەکانی کە بەکارێنی لە جێی خۆیان بێت چارەسەرەکەی 150 بەرەو باشی باش لەبەروی ئەمە لە مناڵی کۆرپایە ئەم بابەتە ماوەی کۆرپەش ماوەی بەڕاستی هەستیارە ماوەی حساسە و ناسینەوەی نیشانەکانی لەوانەیە ئاسان نەبێت
بۆ نمونە لە جڵتەی دڵە لە گەورە ساڵانە پێشتر لە خزمەت دکتۆرزانە و دکتۆر شوانە کە قسەمان کرد باسە هەندێک نیشانەی باو کرد وەکو دەم خواردبوون سڕبوونی لایەکی لاش نەتوانین ڕۆشتنی لێ ناکاو ئەمە ئەو بابەتانە کە لە گەورە ساڵانە تا ڕادەیەک ناسینی لەوانەیە ئاسانتر بێت بەراورد بە مناڵان ئەم بابەتە مەترسیداری کە جەناب تەی فەرمووی لە مناڵانە لەگەڵ چەند سەعاتی لەدایکبوونی مناڵاگە دروست بێ ئەوە لە ناو نەخۆشخانەکە دکتۆری مناڵان دەتوانێت بیناسێتەوە چارەسەری پێویستی بۆ بکرێت بەڵام دایک و باوکێکە مناڵەکان لە دایک بۆ و لە دوای چەند سەعاتێکی منە بۆ ماڵەوە خوا نەخواستە چی پیادەرەکەی بۆی کە بزانێ ئەمە گەشتەیەکی کۆرپەیە و زۆر مەترسیدارە و ئەبێ خێرا بگەێنێتە نەخۆشخانە بۆی کە خزمەتی پێویستی بۆ بکرێت خۆی زۆری ئەم جۆری گەشتکەیە لە دوای تەمەنی 2 مانگ و 3 مانگەوە ئەبینرێت لە مناڵانە بەس بە شێوەیەکە کە هەموو جارێک شەرت نییە نەدایک و باوکەکە پێی بزانن کە ئەمە گەشتکەیە نەش جاری وهەیە دکتۆری پزیشکی مناڵانە کەش 100% تأکید بێ لەوەی کە ئەمە گەشتکەیە لەبەرەوەی کە جۆرە گرژبوونێکی خێرا لە دەست لە پەلەکانی مناڵا دروستە بێت کە حرەکەیەکی زۆر سەریعی تیا دروستەکە و دووبارە ئەبێتەوە ئەم شتە چەند جارێ دووبارە ئەبێتەوە بەس یەک کێشەی گەورە هەیە لێرەیە کە زۆر جار ئەم نوعە جوڵەیە لە مەسەلەن کە مناڵەکە غازاتی هەبێت کە بە کوردی ئاڵێن خۆی گرژەکە حرەکەیەکی سەریعەکات و دووبارە بوونەوەشی زۆرە لە مناڵێکی مانگ و 2 مانگە لەبەرەوە تۆ جاری وا هەیە بە هەڵاچوون لەم حاڵەتە ئەوەیە کە هەموو جارێک نازانرێت لە کاتێکی زوو کە ئەمە گەشتکەیە و هەموو جارێکیش لە کاتێکی پێویستان ناگاتە لای پزیشکی کە ئەبێت چارەسەری بەڕەحمەتی خواچێ و ئێستی لە هەموو کاتێک خۆشتر بێ ڕەوانیشە دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید ئەو کاتێک کە کاری کرد لێرە من کچە گەورەکەم کە لە دایک بوو لە یەکەم هەفتەی تەمەنە بیرمە قاچی ئاوایەکە کرد یەک لەرزەیەکی تیا بوو بردوانە خزمەتی فەرمووی بڕۆن فەحسێکی کالیسیۆمی بۆ بکەن بەڵام دڵنیام ئەم مناڵە پێش فەحسەکەژەوە کالیسیۆمی کە فعلا فەحسی کالیسیۆممان بۆ کرد کالیسیۆمی کەم بوو کالیسیۆممان نایە سوپاس بۆخوا مناڵەکە چاک بوو تاکو ئێستش کێشەی نیە ئێستا کچەکەم خوانێ بڕۆنەوەم ساڵی تەمەنی تەواو سوپاس دەکەم ئەمێ بزانم چۆن شتێکی ئاوای وەکو کەمی کالیسیۆم کە ئەو حرەکەیە دروستەکە لەگەڵ بابەتێکی مەترسیدار وەکو گەشتکە جیاب بکاتەوە دایک و باوک خۆی کەمی کالیسیۆمەکەش ئەبێ بە جۆرێک لە گەشتکە بەس بە گەشتکە سادە بەسیتەکان ئەتوانێت ناو ببرێت یا کەمی شەکر هەمان کات لە مناڵێکی بچووکی تازە لەدایک بووە ئەوە زوو چارەسەرەکرێ ئەگەر زوو بزانرێ بەڵام حتا لەوەشە ئەبێ ئێمە زۆر وریابین چکە ئێستا جەنابە دکتۆر بوویت وریا بوویت زانیوتە ئەم جوڵەیە نائاساییە بەس لەوانەیە کەسێکە بێت نەزانێ ئەمە جوڵێکی نائاساییە چونکە من ڕۆژانە مناڵ ئەبینم تەمەنیان ئەگاتە 4 هەفتە ئەو جوڵەیان هەیە پێیان نەزانراوە و کالیسیۆمیشیان بەڕاستی نزم بووە پێیان نەزانیوە تۆزێ ئەوە لەوانەیە لە دوایە بێ بە کێشە بۆ مناڵەکە بەڵام ئەو جۆرە گەشتکانی کە قورسە جیاکردنەوەیان لە حاڵەتی جوڵەی ئاسایی مناڵەکە تۆزێ تایبەتمەندی خۆی هەیە بەڕاستی و لەمە پارێزراو بین ینی مناڵەکانمان بە سەلامەت خوا مناڵی هەموو کەسە بێڵێتەوە بە پارێزراوی گەورە بن چی بکەین سە بۆن ئێمە کە مناڵ لە خستەخانە هین نەدەرەوە دوای تا 2 تا 3 ڕۆژێ بین پیشانی دکتۆریشی مناڵانی بەڵام خۆ مەرزنی یەکسەر لەوێ شاو حرەکەیە بکاتەوە خۆتە زانانی و حرەکەیە یەت و ئەڕوات باشە جگەلەوەی لە پاشەوەی کە لە یەکەم هەفتە مناڵەکەمان پزیشکێکی مناڵان بینی فاسی خوێنی بۆ بکەین یان چەندە جارە دکتۆر ببینینەوە ئامۆژگارەکان چییە بۆی کە مناڵەکانمان پارێزین لەم بابەتە خۆی ئێمە نامانەوێت خەڵک بترسێنین چکە مناڵ بەشێکی زۆری لەخوا بەزیاد بە تەندروستێکی باشەوە ژیانە و هەچەنەها ساڵی شەلوانەیە زۆر کەسەیە دکتۆری نەدیبێ ئەوەش کۆڵە نعمەتێکی خوایە ئێمە هەمانە ئەوەی کە من فێری بووم ئەگەر من باسی ستاندەری دنیا بکەم باسی وڵاتێکی وەکو ئەڵمانیا بکەم من لە ئەڵمانیا کە مناڵ لەدایک بووە دکتۆری مناڵ جارێک دیوێتی ئەو ڕۆژێ لەدایک بووە وایە دوای 5 ڕۆژ ئەوەش ڕۆتینی پێ ئەڵێن فەحسێکی دووەمی هەیە دوای 5 ڕۆژ ئەگەر لە ماڵیشەوە بێ ئەبێ بچێت سەردانی دکتۆری منداڵانەکەی بکات ئەبێت وەبزانام لە سلێمانی لەوانی هەموو کەس ناتوانێت لێرە نەبووە بە ئەبێت ئەتوانیت بڕۆی خەڵک زۆربەی ئەیکە ئاگدار بەڵێ ئەوە لە هەفتەی لە دوای 5 ڕۆژ لە دوای کە تەمەنی بوو بە مانگێک لەبەرەوەی فترەی وەکڵێ کۆرپە بە تەواو ئەبێت لە دوای 28 ڕۆژ لەو دوای ئەوەش جارێکی تر دکتۆری مناڵ ئەبێ بیبینێتەوە چکە لەو کاتەیە زۆر شت هەیە کە ئەتوانیت زیاتر دیاری بکەیت و لەو کاتەیە بڕیاردانە بۆ ئەوی کە ئایا خوێنی لێوەرگرم لە مناڵەکە یا فەحسێکی تایبەتی بۆ بکەم گۆڕانکاری تیا ئەبێت لە بڕیارەکە تامە بەستم و تەمان ئەگەر مناڵەکە هیچ کێشەیەکی نەبێ ئەو کاتە بە پێی ڕۆتینی پلانەکەی سکێجۆڵێک هەیە لەوێ تا پێوترێ U9
تا یوناینە هەیە کە مەسەلەن لە یەکەم ڕۆژ پێنجەم ڕۆژ مانگ 3 مانگ 6 مانگ 9 مانگ دوای ساڵ و 2 مانگ ئاوا ڕۆتین ئەوێ دکتۆری مناڵەکە ببینێتەوە بۆیە هەر کێشەیەک هەر شتێک هەبێت زوو درکی پێ ئەکرێ لەوێ. زۆر جوان لە سەرەتای چاوپێکوتنەکە ئاماژت بۆ فەرموو کە کۆمەڵە دکتۆری گەنجی زۆر باشمان هەیە لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵان خزمەتەکەن و ئاستی زانستیشیان زۆر لەسەرەوەی. ئێستا ئەگەر کەسێکم چاپێکوتنێ بە ببینێت و باری دارایی باش نەبێ و مناڵێکی تازە لەدایک بووی هەبێ ئەم هەموو سەردانە لەوانەیە بۆ عیادە ئاسان نەبێت کە بڕاستە. ئەگەر بێتە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەو خزمەتە و ئەو فەحسی کە پێویستە بۆی بکرێت بۆ یەکرێت من بەپێی توانای خۆم و هەر کەسێکیش لەو مقیمانی کە لەگەڵمانان تا ئێستا ئەوەی کە بینیومە زۆر ناڵێم تموحیان زۆر زۆرە دکتۆرەکان گەنجەکان و زۆر مستەوایان بەرزە ینی من زۆر جار ئاوا ئەوەستم بەرامبەریان ئەڵێم ینی ئافرین لە ناو سلێمانیە ئەوەنە هەوڵتان زۆرە و ئەوەنە گرنگە بەلاتانە و ئاستی زانستیان پێشکەوێ و احتیمامیشیان بۆ نەخۆش بەڕاستی زۆرە لەبەرەوە من تەکیدم کە ڕۆژێگێت ئەتوانین نزیکی ئەو شێوەی وڵاتانی پێشکەوتوو چکە ئێستا هەمانە نمونەیەکمان هەیە وەکو پاشخانی زانستیمان هەیە هەم زانستیەکە و هەم ئەمەلێکەش ئەتوانرێ بوترێت کە نزیک کراوەتەوە لە یەک تەبعاً چەندەها دکتۆری تر هەیە لێرە کە پێش من چەندەها ساڵە خزمەتەکەن لەبەرەوە ئەوان وەکۆڵە ڕێچکەیەکی باشیان داناوە بەرنامەیەکی جوانیان داناوە لە خەستخانەکانە و هەوڵێ هەستیژەکەم مقیمەکان چاولێکەری ئەوان زۆر ئەکەن حەزەکەن وەکو ئەوان بن ئەکیت نزیک بوونەوە دروست ئەبێت ڕۆژێ لە ڕۆژان کە بگەینە ئەو وڵاتانە. لە مەسلەی نەخۆشیە باوەکانە بۆ نمونە لە گەورە ساڵانە کە باس لە باوترین هۆکاری مردنەکرێت جەڵتەی دەماغ دووهەم باوترین هۆکاری مردنە سترۆک لە زمانە زانستیەکەیە لە مەسلەی نەخۆشیەکانی شیبوونەوەی مێشکە دیجەنرێتیڤ دیزیزز ئازانین کە ئەڵزەهایمەرس باوترین نەخۆشیە و پاشەوە پارکنسنە و پاشەوە کۆمەڵێک نەخۆشی تر بەڕیز ڕیزە بن. حەزەکەم بزانم لە ڕووی زانستیەوە لە مناڵانە باوترین نەخۆشیەکانی مێشک و دەمار چین؟ گەشکە باوترینە. باشە دوای گەشکە چیمان هەیە؟ دوای گەشکە نەخۆشیە بۆ ماوەیەکانە بۆ ماوەیەکانە کە تەئسیر لە مێشک و دەمارەکات وەکو چەندەها نەخۆشی هەیە کە ئەیاد لە بەشی عەزەڵات ئەیا لە بەشی مێشک ئەیا لە چەندەها نەخۆشی میتابۆلیک دیزیزمان هەیە کە ئەوانە هەر زۆر سەریعن و چارەسەرکردنیان بەڕاستی قورسە هەم تەشخیصکردنیان قورسە هەم چارەسەریان قورسە ئەمانە هەمووی بە نەخۆشیە بۆ ماوەیە درێژخایەنە قورسەکاندا ئەنرێن کە زۆرترین و باوترین سەبەبن بۆەوەی کە هەم کەم ئەندامی دروستکەن هەم نەخۆشی درێژخایەن و هەم مردنیش لە هەمان کاتە. دکتۆر ئەمە پرسیاریەوە بکەم هەر لە بابەتی نەخۆشیەکانی مێشک و دەمار لە مناڵانە دوو بابەت زۆر گرنگە بەرام ئەگەر فریا بکەم لە کاتی بەرنامەکە لە خزمەتە عەرزی بکەم یەکیشان بابەتی ئفلیجی مێشکە شەل لە دەماغ ئەوەی کە ناوەکە لە ناو خەڵکا زۆر باوە ئەوەی تران هەوکردنی پەردەکانی دەوری مێشکە شەل لە دەماغیان ئفلیجی مێشک بۆ لە مناڵە دەرەکەوێت یعنی چ هۆکارێکێکەوە بکات دەرکەوە ئایا ڕێگریکردن هەیە لێی؟ ڕێگریکردن هەیە بەوەی کە یەکەم شت کە زۆر گرنگە فترەی کاتی پرگنانسی کاتی حەمل احتیمامێکی و چارەسەرێکی تایبەتی بۆ دایکەکان هەبێ لەلایەن پزیشکی ژنان و مناڵبوونەوە. دووەم بەش کە زۆر گرنگە کاتی لەدایک بوونە ئەو کاتی لەدایک بوونە ئایا ئەو مناڵە بە هەموو شێوەیە کەوڵە درێ لە دوای لەدایک بوون ئۆکسجین کێشەی نەبێت کێشەی ئەوەی نەبێت کە گیانی لە شوێنێکا ینی بڵی سەرمای ببێت یان نسبەتی شەکری دابەزێ یان ئەزێتێکی بگا یاخود ئیلتیهاباتی توش بێ ئەمانە هەمووی ڕێگری ئەکرێت شتێکە کە ئەتوانرێت ڕێگری لێ بکرێت مەسەرەن زەردووی لە وڵاتی ئێمە نەخۆشیکی باوە زەردووی هەمان کات ئەبێ هەوڵ بدرێ بە کەمترین زەرەر ئەو مناڵە چارەسەر بکرێت و بەشێکی گرنگی تریش ئەوەیە کە بەشی نەبەکان بەشی خوددەچ زیاتر احتیمامی پێ بدرێ و زیاتر وای لێ بکرێت کە ئەو کێشانی کە لەو تەمەنە کورتەیە کە لە مناڵ لەو فترەی لە دوای لەدایک بوونیەتی کە هەیەی بۆی کە نەبێت بە ئیفلیجی لە دوایە بۆ وابزارم لە دوای فەزڵی خواوە زۆربەی زۆری ئەو شتانە کە باسی ئەفەرمووی ئەگەر خەڵک لە نەخۆشخانەیان مناڵ بێ نەک لە ماڵەوە زۆربیان لە بەردەستان و زۆر بەشیان لە نەخۆشخانە حکوومیەکانە بەبێ بەرامبەریە بە بەرامبەرێکی زۆر کەم لە بەردەستان دروستە؟ تەواو هەیە لەناو بەڵام لەگەڵ ئەوەشا لە ئەوروپاش کە چەند پێشکەوتون و چەند خزمەت گوزاریان باشتر شەل و دەماخی ژەر هەیە و
گەشتکەشەر هەیە و بەرکەمیشەر هەیە دروستە؟ ڕاستە هەمووی تەواوە بەس ئەگەر ئێمە بە پێش و دوای خین سببی ئفلیجیەکان لە ئەوروپا یەکەم سبب ئەو سببە نییە کە ئۆکسسیجین بکەمە چێ بۆ مێشکی مناڵ یەکەم نییە ناڵێم نییە ئەڵێم یەکەم نییە نەخۆشیە بۆ ماوەیەکانە نەخۆشیە جینیەکانە نەخۆشیەکانی ترەیە جەڵتەیە ئەمانە سببی یەکەمن لە دوای ئەوە سببی کەمی ئۆکسسیجینە یان ئەو کێشەیە کە لەو فترەیە کە باسمان کرد ئەویش ئاساییە لە بەرۆی لە وڵاتە پێشکەوتەکانە چارەسەرکردنەکان بە شێوەیەکی ترە بە شێوەیەکی ترە لەبەرەوە من بەلامەوە شتێکی نامۆ نییە ئەگەر لە وڵاتی خۆمانە بە هەموو هەوڵێکیژی دراوە کە ئەو کێشەیە حل کرێ بستا ئێستش ئەتوانین بڵین یەکەم سەبەبە ئەو سەبەبە بەداخەوە لە حەلیشە وابزانم بەرەو پێشتونی باشیشمان هێرەوە شتەکان زۆر بەرەو باشی ئەڕوات و زۆریش هەوڵەیرێت کە چاک بکرێت بەس لەوانەیە نەتوانین سەیسا ئێمە هەموو شتێک ئێستا لەم کاتەیە لەوانەیە چەند ساڵێکی تروانە بین بێگومان ئەوروپاش لەوڵ هەروانە بووە هێواشەواش گەشتونەوە دکتۆر لە بابەتی هەوکردنی پەردەکانی دەوری مێشکە بەڕاستی ئاسانیە دایک و باوکێک پێ بڵێن مناڵەکە و هەوکردنی پەردەکانی دەوری مێشکی هەیە ئێستا ئەگەر دایک و باوکێکەوەی پێ بڵێن ینی بترسێ مناڵەکەی تووشی فلیجیە بێت تووشی ئەوە ئەبێت کە لێکەوتەی درێژخایانی زۆری هەبێت یان نەخۆشیەکە و ئەکە چارەسەر بکرێت ئەویش هەمان شێوە ئەگەر زوو پێی بزانرێت چارەسەرەکەی زۆر باشە و نەتیجەشی زۆر باشە ئەگەر زوو پێی بزانرێت و تەمان حەسەبی ئەو نەوع بەکتریایە ئەو ڤایرۆسەیە کە یاەتی لە پەردەی مێشک ئەومان بیان نابێ بیرچێ چکە بەکتریای و ڤایرۆس هەیە کە خۆیان لە خۆیانە کێشەی زۆر گەورە بە دوای خۆیانە بەجێ هێڵن چەندیش هەوڵ بین لەگەڵیا بەس هەرکێ لە ئەوروپاشا هەیە ئەویان ئەتوانم بڵێن هەیە بەس ئێمە هەوڵەیین بە هەموو شێوەیەک بە زووترین کات بزانین کە ئەمە یەکەم شت هەوکردنی پەردەی مێشکە و بە زووترین کات لە ماوەی مەسەرەن کەمتر لە چەند سەعاتێک علاجی تایبەتمەندی خۆی بۆ بەچا دەرەکەوێت ئەو نەخۆشیە بەچەند کێشەکەی ئەوەیە خێرا دەرەکەوێت ئیلوانێ مناڵەکە ئەمڕۆ لە ماڵەوە هیچی نەبوو بێ هەڵامەتێکی ئاسایی هەبوو بێ بەیانی دایکەکەی هێنێت ئەڵێ بەدڵم نییە وەزعی خراپە یا ئەبینێ ئەگری زۆرە گری مناڵەکەی مناڵی بچووک لە بەسەر ئێشە دەرەکەوێت بە دەستڕمون لە مناڵی بچووکە حەز ناکەی سەر ئێشەکە بە شێوەیەکی غێر مباشر ئەتوانین بڵین بەوەی کە مناڵەکە زۆرە گریانێک کە وەستانی نییە قیژەیەکی زۆری هەیە ئەبێ دایمە یەکێک لەو نەخۆشی خاستن ئەگەر تای هەبێ ئەبێت بیرمان نەچێت کە هەوکردنی مێشکێکێکە لەو سەبەبە گەورانەی کە هەیە مەگەر زوو هەوڵی ساردکردنەوەی مناڵەکە و دەرمانەکان ژە تابیری ئەکرێ مەترسیەکانی کەم بێتەوە ئەگەر خێرا عیلاج دەست پێ بکرێت تاکید بە مەترسیەکانی کەمە بێتەوە عیلاج کە دەست پێ ئەکرێ کێ لە ڕێگەکان لە ناو دەمەوە بە دەمەی خۆیتەوە عیلاج ئەلبەت پێش حزوری جنابی دکتۆر ئیبراهیم ئاماژەی بۆدا کە شاف خێراتر تا داڵەزێنێ بەڵام ئەم پرسیارە بۆ یەکەم ئەکرێ هەوکردنی ددان کلۆربوونی ددان و بڵاوبوونەوەی هەوکردنەکەی بچێت بەرەو مێشک و هەوکردنی پەردەکانی دەوری مێشک دروست بکات ئەوە زۆر قسەیەکی جوانە لەبەرەوەی ئێمە ئەگەر چارەسەری کێشەی هەوکردنی دانێکێکە لەو کێشانەی کە مباشر ڕەبتە بە دەمارەکانی وەریدەکانی مێشکەوە ئەگەر لەوێەوە چارەسەری ئیلتیهابە درێژخایەنەکان بە تایبەتی نەکەین ئەوەی کێکە لەو سەبەبانەی کە ئەتوانم بڵێم سەبەبێکی زۆر باوە بۆ هەوکردن و حتا کۆبوونەوەی جەراعەتیش لە ناو مێشکە خۆت شتیوات بینیەوە من لە ئەوروپا دیومە لە ئەوروپا بینیتە بەداخۆ هیوادارم مناڵی کەسوای لێنێت سواسێکی زۆرە بۆ خات و دکتۆر شیلان عەبدوڵڵابانەی پزیشکی پسپۆڕی مێشک و دەمار و هەڵگرڕانامەی بۆرد لە وڵاتی ئەڵمانیا و بەخێر بێتەوە بۆ کوردستان سەر بڵندیم بێتەوە زۆر پێ خۆشحاڵ بووم بەم چاو پێ خۆشحاڵی شەرەفە بۆ ئێمەکە لە خزمەتتان بووین ئەوەی کە بینیتان لە قسە و گفتوگۆکانمان لەگەڵ خات و دکتۆر شیلانە کە پێشکەشکاری بابەتێکی زانستی بێت لە شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کۆمەڵی مێشک و دەمار لە کوردستان کە لە شاری سلێمانی بەڕێوەچێت و بۆ ئێمە زۆر گرنگ بوو بۆ تێگەشتنیشی باشتر لە گەشتکە و نەخۆشیە باوەکانی مناڵان و ئەو خاڵش کە زۆر گرنگ بوو ئاگاتان لە دەمودانی مناڵەکانتان بێ کە دانی مناڵەکە دڵتیابەکە ئەوەی کە پێی وتی دڵتیابەکە ئاسایە و دانەکە خۆی ئەکەوێ ئەوە تاوانی بەرامبەر کردویت و زوو فریایی دەمودان و تەندروستی مناڵەکەت بکەوە خۆگە لە بەردانەکانی نەبێ لە ترسی هەوکردنی پەردەکانی دەوری مێشکی چونکە ئەو خوێنهێنەر و خوێنبەری کە لە ناو دەمودانە هەیە هەمان خوێنهێنەر و خوێنبەرەکە لە ناو مێشکە هەیە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرموون شەو و شەوگارتان شاد خواتان لەگەڵ